ئەی سڵاو بەڕێزان، چۆن ئەحواڵتان چۆنە؟ سەرچاو بەخێر بێن، ببورن تۆزێک لە دووری هینەکەم ناوەکان نابینم، بەڵام هەموو لایەکتان بەخێر بێن. ڕێزم هەیە بۆ گەنجان و لاوان و خانمانی کوردستان، هیوادارم هەموو لایەکتان باش بن. نازانم وێنەکەم بە ئاسایی دەیبینن یان نا؟ ئاسایی خۆ سەراو ژێر نییە، وەرگە ڕابینەوە. سەرچاو بەخێر بێن، ڕێستان هەیە، هیوادارم هەموو لایەکتان باش بن. سەرچاو زۆر بەخێر بن. ئێستا دەست بابەتی ئەمڕۆمان دەکەین، دێک هاوڕێیانی تر بێن، تۆزە قسە لەسەر دڵ و مێشک دەکەین. بەڕابردوو باسم لەسەر کردیە، بەڵام ئەمڕۆ برادەرێک گوتی ئەگەر بکرێ باسی بکەیتەوە، گوتم بە چاوان باسی دەکەینەوە، مشکلە نییە، مشکلەیەکمان نییە. موسڵمانەکان خۆش بن، بەردەوام بابەتمان دەبێت. سەرچاو بەخێر بێن هەموو لایەکتان، وەروە پێش وەختە نەورۆزتان پیرۆز. هیوادارم هەموو لایەکتان باش بن. ئێستا لەگەڵ سایق تەکسیەک، لەگەڵ کاک بێستون لەگەڵ تەکسیەک بووین، بابەتەکە بوو بە مناقەشە سەبارەت بە ئاینی ئیسلام. فەقیرە هیچی نەدەزانی، کەنان زۆر معجب بوو بە زاکر نایک، بەڵام ئەومان لێکرا ئەخیرەکەی لە ئیسلام وەرگەڕا. یعنی بڕوای پێنەما، هەندە دەقم بۆ هیناوە بڕوای نەدەکرد. گوتی دەقی چین؟ گوتم تۆ مناڵبازی؟ گوتی نا. گوتی بۆ دەڵێ؟ گوتم ئەڵڵاکەت حەز دەکات تۆ مناڵبازی باوشی باوکم. گوتی کو قسەی وا دەکەی؟ گوتم باشە من پێت دەڵێم چۆن. گوتی لەکوێ؟ گوتم لە سوڕەتی الواقع ئایەتی ئەوەندا، ئەوە بوو کاک بێستم بۆی دەرێنە. سەرچاو بەخێر بێ. گوتم وە دەڵێ وەیەطوف عەلەیهم ولدان مخەلەدون. گوتی کورەوانە؟ گوتم بەخوا. گوتی ڕاوەستە من گوێ دەگرم بە هینەکەی بە ئوردو بزەم. گوتم چ دەڵێ؟ دەڵێتن گوتی دەڵێتن مناڵی کوڕانی بچووک خزمەتت دەکەن. گوتم خزمەتکردن خۆ حۆریەکانیش ناڵێ ئێمە حۆریەکانمان دروست کردیە بۆ ئەوەی کە سێکسیان لەگەڵ بکەن، دڵێ حۆری هەیە و مناڵەکانیش هەیە. گوتی کورە قەد وەمەرە. گوتم بەخوا وایە کاکە. دواتر گوتم باشە تۆ پیاوێکی و لە سوید دەژی و گەنجێکی وەک تۆ، گوتم دەتوانی پێم بڵێ سپێرم لەکوێ دروست دەبی؟ گوتی لە گون. گوتم باشە ئەڵڵاکەت پێت بڵێ لە نێوان ئێسقی پشت و پراسودر. کورە گوتی وانەبی. گوتم بە زات و سیفەتی خوات. گوتم نمونەت بۆ دێنم، هینام بۆی تێدەگەی. گوتم پێت وایە یعنی خودا یعنی نوێژ و نیزا دەکا بۆ مرۆڤ؟ گوتی ئەستەغفر الله. گوتم باشە بۆت دێنم الله ومەلائکەته یصەلون عەلی النەبی. گوتی نا من دەبێت سەیری دەقە ئوردوەکەی. گوتم سەیری بکە. سەیری گوتی ئەیە ڕۆشتی واکو دەبی. گوتم وەڵڵی بابی بابم بڕۆ لە محەممەد پرسە، ئیتر خەتای منە. وەڵا کاکە موسافەکە نزیک 25 دقە بوو ئەخیرەکەی. گوتی تەواو. گوتی بڕوام نەما، هەر بە جددی گوتی بڕوام نەما. تێدەگەی کاک بێستونیشم لەگەڵ کاک بێستون لەوان دواتر قستان لەگەڵ بکە سەبارەتەوە. جا زۆر معجبی زاکیر نایک بوو، سەبارەت بە کلاواتەکانی زاکیر نایک قسەم لەگەڵی کرد. سەرچاو بەخێر بێن. ئەوەشی بۆ ڕوون بووە. بۆ زانیاریتان ساڵ و نیوە کە زاکیر نایک ڕای کردیە چوە بۆ ئیمارات، لە ئیماراتە چکە هانی تیرۆریزم دەدا ئەو گەمژەیە، ڕای کردیە و لە ئیمار ئاوازی هینا بڕوا بکە. ئەنی پاکستانی بوو، گەنجێک بوو. گوتم کورە تۆ شەرم ناکەی؟ گوتم حەز لە مناڵبازیە. بابە مناڵبازی چی؟ گوتم بابە خوداکەت وا دەڵێ دەبی حەزت لێبی. گوتی خەرنا بچمە بەهەشت. گوتی بچمە باشش. گوتی من مناڵباز. گوتم غەزبن لەسرت دەیکەی، یعنی خوداکەت ئەوەندە خۆی هیلا کردی، مناڵی لوسکەی بۆ دروست کردیە، یعنی تۆ ناتوێت بەکاریان بینی؟ گوتی ئەوە مشکلەیە. گوتی ئەو زۆر مشکلەیە. گوتم زۆر چاکە، مشکلەیە فەرموو ئەوە ئاەتەکان. وەڵا کاکە گیان بڕوا بکەن، یعنی دەست بەجێ دەست بەجێ. سەرچاو بەخێر بن. ئیتر ئێمە لە خەبات بەردەوامین، لە خەبات بەر موسڵمانە لە ملیۆن و نیوەگەی دانەیەکی، لە بلیۆن و نیوەگەی دانەیەکیش کەم بکەنەوە، هەر لە ئێستاوە دانەیەکیش کەم بکەنەوە. باشە سەرچاو بەخێر بن. سەبارەت بە دڵ یا مێشک، ئەم بابەتە دەمەوێت بەڕاستی تۆزە قسەی لەسەر بکەم. ئەڵبەتە موسڵمانان دەیانەوێ فاکتی زانستی بگۆڕن بە بەرژەوەندی ئاینەکەیان، بۆی بڵێن فەرم و دەقی قورئانەکەمان دەقی ڕاستن، و لە هەر کوێیەک قورئانەکەیان هەڵەیەکی بەرچاوی کردبێ دێن بە درۆ و دەلەسە، درۆ و دەلەسەی گەورە دەکەن، ڕیاکاری دەکەن، دڵێن زانست سەلماندوویەتی،
کە فڵانەشت ئاوە و فڵانەشت ئاوە بێ ئەوەی بێن ئاماژە بە بەڵگە زانستیەکان بکەن کامە لێکۆڵینەوەی زانستی لەکوێ کراوە چەند لێکۆڵینەوەی زانستی لێکۆڵینەوە زانستیەکە بۆ ماوەی چەند ساڵ بەردەوام بووە کامە سنتەر ئەنجامی داوە ژمارە ئەو کەسانی لێکۆڵینەوەکەیان لەسەر کراوە چەند بووە ئەمە زۆر گرنگە یعنی تەنانەت بۆ ئێمە وەکو پزیشک کاتێک لێکۆڵینەوەیکی زانستی دەخوێنینەوە دەبێ بزانین یەکەم گۆڤارە پزیشکێکە کامەیە ئایا ئەو لێکۆڵینەوە ئەو نمونە یان نموذەج کەوایی نەخۆشەکان وەریانگرتیان مرۆڤی ئاسایی نمونەیەکی گەورە بووە یا ژمارەیەکی بچووک نەخۆش بووە و ئایا دەچین شتێکی بەناوی بایەس لە ناو هەردوو گروپەکە بزانین وەکو یەکوان لە ڕووی تەمەنەوە لە ڕووی ڕەگەزەوە لە ڕووی ئەو نەخۆشیانەی توش بوون و هەتاوەکو دوایی وەروە ئەو سنتەرەی کردویانە بۆ نمونە سعودیەیە میسرە چکەوانە کلااوچین لێکۆڵینەوەکانیان قابلی قبول نییە یاخود وڵاتێکی ئەوروپیەکەوە ئەنجامی داوە وەروە ئەو لێکۆڵینەوەی کراوە بزانین ئایا شەریکەی دەرمان سپانسۆری کردیە بۆ ئەوەی لێکۆڵینەوەکە بەرژەوەندی ئەو دەرمانە تەواوێت کە خۆی دروستی کردیە یاخود لێکۆڵینەوەکە سەربەستە وەروە ئەو لێکۆڵینەوە لە چەندەها مەراکز ئەنجام درراوە و ئەنجامەکەی چییە و لە ڕووی ستاتیستیکەوە دەکرێت ئەمە بڕوای پێ بکرێت یان نە زۆرێک لە سمێڵ قوتەکان ڕیژ درێژەکان کە گوایە پزیشکن دێن بێ ئەوەی ئاماژە بە هیچ ناوی لێکۆڵینەوە وار لێکۆڵینەوەک بۆ زانیاریتان ناوی خۆی هەیە سمێڵ قوتەکان کەوا بەداخەوە دکتۆریش یاخود دختۆرن دێن ڕۆژانە درۆ دەلەسە دەکەن لە ژێر ناوی لێکۆڵینەوەی زانستی وەکو لێکۆڵینەوەکەی ئەبەیە کوایە دکتۆر مۆغان چووە لە ئەمریکا لێکۆڵینەوەی زانستی کردووە دکتۆرێکی جوو بووە چوویتە ناوژنانی کافری ئەمریکی نێوگەڵیانی فەحس کردووە بینیویەتی دانەیەکیان یەک مۆر یا دوو مۆر یەک مۆر نەبوو ئەڵبەتە دوو مۆر یا سێ مۆر یا چوار مۆری گەڵ و گونی پیاویان بەرکەوتووە دواتر گوتویەتی با بچمە بەوانە ژیانی ئەو ژنانە دیارە ئەنی خیانەی زەوجی سەتە و هەیە بە قسەی عەبەیەک گوایە هەر ژنێکیان یەک گەڕەکی سواری خۆی کردیە وتی با بچمە دەستگوێنێ ناو موسڵمانەکان بزانم چۆن چووە ئەو منتیقانەی کەوا محەجەبەی لێیە وتی محەجەبە گیان گوتوی چێ گوتی من دکتۆرێکی جووم دەمەوێت لێکۆڵینەوە لەسەر گەڵ و گونت بکەم وتی بە چاوان دێم فەرموو وەرە دێم بیکە تێدەگەی یعنی چووە دکتۆر مۆغان کەوا پیاوە جووە گوتی ئایشە گیان گوتوی بەڵێ دکتۆر مۆغان وەرە ژوورەوە چییە دەرپێکت فڕەدە بەڵێ گیان قاچەکان بەشکەوە بەڵێ گیان ئەوە دکتۆر مۆغان بە پەنجە کردویەتیەوە نێو گەڵی ژنەکە بەلای لێداوە سەیری کرد و بزانی چەند مۆری بەرکەوتووە عەجیب غەریب دواتر بۆی سەلمێنراوە ژنانی ئیمانداری موسڵمان یەک مۆری گەڵ و گونی پیاویان بەرکەوتووە بەڵام ژنانی کافر زۆریان بەرکەوتووە و ئەو مۆرانە هەتاوەکو دوایی ئەگەر مێردیان بمرێ یا جابنەوە مانجی یەکەم 167 دەڕوە و مانجی دووەم 190 دەڕوە مانجی سێم 100 دەڕوە و لەبەرەوەی قورئان گوتوویەتی ئەگەر هاتو ژن جیابەوە دەبی سێ سووری مانگانە بوەستێ معجزەی قورئان لەوێدایە کەوا زانست پشتڕاستی کردوتەوە لەبەرەوە دکتۆر مۆغان گوتی ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله لە درۆکردن زۆر وەستان یعنی شەوانە لە ماڵەکانیان دادەنیشن چ درۆیەک بدۆزنەوە مامۆستای درۆکردنن و هەروەها بە هەمان چەشن هاتوون درۆ دەکەن سەبارەت بۆی ئایا دڵ بیر دەکاتەوە یا مێشتی مرۆڤ لەبەرەوەی ئەڵڵاکەیان وای زانیوە دڵ بیر دەکاتەوە دڵێ ئەی نامبینی کەوا لە زەویدا دەڕۆن و دڵیان بیر دەکەنەوە و هەتاوەکو دوای لە ڕوانگەی قورئانەوە قورئانەکەی محەممەد لە 6666 ئاەتەوە ئاماژەی بە مێشک نەکردووە مێشک تێدا نیە سەیرستەمەرێ دەماغی تێدا نیە 6666 دقی قورئان ئاماژەی بە مێشک نەکردیە کاکە واز لە گوند بێنن چاوی چام گوتمان ئاماژەی بە گوند نەکردێ سندان لە گوندا بەڵام مێشتیش تۆوەرە ئاماژت پێ نەکردبی تەنها ئاماژەی بە سەدر کردی یا بە دڵ کردیە و لەبەر ئەوە یعقلون لە ڕێگای دڵەکانیان عاقڵ نابن واتە دڵ بیر دەکاتەوە و لە پێنا ئەوە دێن درۆ دەکەن دڵن زانست نیشانی داوە کە دڵ بیر دەکاتەوە عەقڵ بیر ناکاتەوە یعنی مێشک بیر ناکاتەوە شتێکی سەیر و سەمەرەیە بەڕاستی و دێت درۆ دەکا دڵی کەسمان هەبوو گولەی بەرسەری کەوتبوو دەماغی هاتووە دەرێ وەکو هەویر
کۆمان کردەوە و دەما خسمانەوە ناوسەری و شوێنەکەمان پێچە کابرا دەڕوا هیچ ئەیبی نییە پێڵەگەی کۆمان کردەوە دەماغەکەی سەرچاو بەخێر بن زۆر بەخێر بێن ڕێستانە دەماغەکەیمان کۆ کردەوە خسمان ناومێشتی و قپاتمان کرد کابرا دەڕوا هیچ ئەیبی نییە هەمیشە خەریکی درۆکردن ئەڵبەتە من لە ڕابردوو باسی بەشەکانی مێشتی مرۆڤم کردیە پێویست ناکە باس بکەمەوە لەتی مێشتی مرۆڤ لە مێشک پێک دێ مێشت کۆڵە پێک دێ مێشتی بنەڕەتی پێک دێ دواتر پشتە پەتک پێک دێ و هەر بەشێک لەم بەشانە ئیشی تایبەتی خۆی هەیە مێشتی سەرەکی بە ئینگلیزی پێ دەوترێت برین دەبێ بە دوو بەشەوە هەر بەشێکیان دوولەت ڕاستە چەپە کە وەکو یەکوان پێی دەوترێت سێرەبرەم و سێرەبرەم بۆ نمونە توێکارێکی هەیە وەل ناوە هەموو دەمار و تۆڕبەندیە و هەر بەشێک لە چوار بەش پێک دێ بەشی فرۆنتەڵ پێشەوە کە بەرپرسە لە تەحەکوم لۆجیک چارەسەری کێشەکان و هەتاوەکو دوایی اینجا بەشی تێمپۆڕەڵ دێ بەشی پەرایەتەڵ دێ تێمپۆڕەڵ بە شێوەیەکی گشتی بەرپرسە لە وەرگرتنی قسە کە قسە لە ڕێگای دەنگەوە وەری دەگرین لێکدانەوەی بۆ دەکەین واتاداری دەکەین وەروە تێمپۆڕەڵ بەرپرسە لە چی بەرپرسە لە زاکیرە و هەروەها پەرایەتەڵ بەرپرسە لە جۆرێک لە کەلکولیشن واتە حیسابکاری و هەروەها لە زمان چێڕانەوەی زمان قسەکردن ڕێخستنی وشەکان و هەتاوەکو دوای بەشی ئۆکسیپتەڵ بەرپرسە لە چی لە بینین و لە ناو مێشکدا چەند بەشێک هەیە بەرپرسە پێی دەوترێت لیمبیک سیستەمی لیمبیک کەوا بەرپرسە لە حەز و ئارەزوو خۆشەویستی و خۆشەویستی ڕۆمانتیک و ئیشق باشە ئیشق بەشی و بەشەکانی تر دواتر دەیتە خوارەوە ئەو بەشەی مێشکەوە ئاماژەم پێکرد ڕاستیەکەی ئەگەر هاتوو سەیری خشۆک بکەی جاندارە خشۆکان تەنها مێشکۆڵە و مێشتی بنەڕەتیان هەیە ئەو بەشەی ئاماژەم پێکرد کە لە دوولەتە و هەر لە تێچان لە چوار بەش پێک دێ لە خشۆکەکان بوونی نییە ئەمە دواتر گەشەی کردیە لە مرۆڤدا ئەمە بەشەکانی مێشکەوە من زۆر نامێ بە تەفسیلی بچمە ناویەوە باشە وەروە گوتم هەر بەشێک لەم بەشانە ئیش و کاری خۆی هەیە وەروەها زانست سەلماندوویەتی بۆ نمونە ئەو بەشەی بەرپرسە لە زاکیرە ئەگەر هاتوو تێکی بدەی مرۆڤ زاکیرەی نامینێ من ڕەفیقی خۆم هەیە تووشی کێشە بووە شتە دوورەکانی بیر نامینێ بۆ نمونە کاتێک دەیبینم قسەی لەگەڵدا دەکەم نازانی باوکی چێە ناوی دایکی چییە خوشکەکانی چییە نازانی لە ڕابردوو چی کردیە چی نەکردیە بەداخەوە بەهۆی حادیسەیەک توش بووە و خۆمان دەزانین بۆ نمونە کاتێک مرۆڤێک دووچاری جەڵتە دەبێ بە تایبەتی ئەگەر دەستە ڕاست بی و جەڵتەکە لە بەشی چەپە بدە زمانت نامینێ توانای قسەکردن نامینێ و زۆر جاروێ ئەگەر هات و جەڵتەکە لە بەشێکی دیاری کراو بدە کاتە قسەی لەگەڵ دەکەی قسەکە تێناگا و هەیە تێدەگا بەڵام ئەگەر لەو شوێنە بدا جەڵتەکە کەوا بەرپرسە لە ڕێخستنی ڕستە و وشەکان بەیەکەوە دەمینێ توانای قسەکردنی نامینێ ناتوانێت قسە بکە و هەروەها ئەگەر هات و بەشی پێشەوەی مێشک لە دەست بدەی بەهۆی هەر هۆکارێک بۆ نمونە نەخۆش هەبووە کەوا ئەو بەشەی دووچاری جەڵتە بووە دەبینین زۆر لۆجیکی لا نامینێ تەحەکومی لا نامینێ ناتوانێت کێشەکان چارەسەر بکە و نەخۆشمان هەبوو و بینیومانە کاتێک ئەو بەشە دووچاری جەڵتە یا شێرپەنجە دەبی هەندێک خەڵس و کەوت و تەسەڕوفات دەکا کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە قابلی قبول نییە چکە ئەم بەشە بەرپرسە هەروە گوتم لە تەحەکوم و لە لۆجیک تۆ زۆر هەڵس و کەوت و تەسەڕوفات هەیە لە ئاستی کۆمەلگا نایکەی چکە قابلی قبول نییە ئەو نەخۆشانە بۆ نمونە لە ناوەندی جادە دەوەستن میز دەکەن دەیخەنە سەر دەستیان و میز دەکەن دەری دێنن لە ناوەندی جادە بەلایەنەوە زۆر تەبیعی و زۆر ئاساییە چکە لۆجیک و تەحەکومیان نامینێ ئەمە زانست نیشانی داوە ئەمە قسەی من نییە هەموو ئەو ژماردن بەشێک لە مێشتی مرۆڤ هەیە بەرپرسە لە کەلکولیشن ئەو کەسانەی تووشی ئەم حاڵەتە دەبن ژماردنیان لا نامینێ ناتوانن بژمێرن $100 بدێ بڵێ ها ئەوە $3 ئەگەر هاتوو قاوەکت خواردەوە بە $3 چەند دەمینێ نازانین چەند دەمینێتەوە
هەموو ئەمە زانست سەلماندوویەتی بەش بە بەش لە ڕێگای ئەو کەسانی کە دووچاری نەخۆشی بەشێکی دیاریکراوی مێشک دەبن ئەگەر هاتوو بەشی دواوە تووشی کێشەبی تۆ کوێر دەبی لەگەڵ ئەوەی چاوەکان ساغە بەڵام نابینی تەنها ڕووناکایی دەبینی هەموو ئەوانە زانست سەلماندوویەتی لەگەڵ ئەوەش دکتۆری پرۆفیسۆر عەبەیەک دێ دەڵێ دڵ شوێنی بیرکردنەوەیە نەک مێشک بەڕاستی بەلامەوە زۆر سەیرە باش بابێنە سەر هەندێک مەسائل یەکەم لە ڕوانگەی خۆشەویستیەوە قسە و باز بکەین دکتۆرێک بە ناوی هێلن فیشە بڕۆن گوگڵی ناوەکەی گوگڵ بکەن کە ئەسۆسییت پرۆفیسۆرە واتە پرۆفیسۆری یارمەتی دەرگ بۆ ماوەی 25 ساڵ لێکۆڵینەوەی کرد سەبارەت بە بابەتی خۆشەویستی ڕۆمانتیک ئایا خۆشەویستی ڕۆمانتیک کامە ئۆرگانی لەشی مرۆڤ بەرپرسە لێی ئایا دڵ یا مێشک چکە تێڕوانینی کۆن ئەوە بوو کە دڵ خۆشەویستی دەکا نەک مێشک وە لە ڕێگای لێکۆڵینەوەی زانستی کە 25 ساڵی خایاند وە لەسەر زۆرێک لە نەخۆشەکان کردی مەبەستم لە نەخۆش ئەو کەسانەی کەوا دڵیان شکاوە و ئەو کەسانەی کەوا لە حاڵەتی خۆشەویستی قوڵدان لێکۆڵینەوەی کرد بۆی بزانی ئایا دڵ بەرپرسە یا مێشک بەڵام بەر لەوەی بێنە سەر ئەم بابەتە ئەگەر هاتوو سەیری ئەدەبیات بکەی و شاعیرەکان بکەی تاوەکو ئێستاکە باسی دڵ دەکەن ئەمە تێڕوانینێکی عام و گشتیە باپیرانمان بۆ ملیۆنەها ساڵ بیریان لەوە کردوتەوە کە خۆشەویستی چییە سەرچاوەکەی چییە لەکوێوە سەر هەڵدەدا بەڵام بە حکمیەوەی کاتێک دووچاری حاڵەتی خۆشەویستی بوون دووچاری دڵە خورپە بوون دڵیان زۆر لێی داوە کاتە خۆشەویستەکەیان بینیوە مەعشوقەکەیان بینیوە وتیانەوە ئیلا و بیللا دڵ بەرپرسە لە خۆشەویستی دڵ زۆر لێ دەدا کاتێک مەعشوقەکەت دەبینی کەواتە دڵ بەرپرسە لە خۆشەویستی بەڵام خۆی زۆر لێدانی دڵ سەرچاوەکە نییە بەڵکو نیشانەی خۆشەویستیە بۆ نمونە کاتێک تۆ دەچی بۆ ژوورێک حەفلەیەکە ڕێکخراوی خوشکانی موسڵمان ڕێچێنی خستیە هەمویان نیقابیان لەبەرە سەیری دەور و بەر دەکەی بە قودرەتی قادر سیماکانیشان نابینی دەبینی معجیبی دانەیەکیان دەبی کاتێک معجیبی دانەیەکیان دەبی لەوێ تۆ چاوت چی لێ دێ هەندێک گۆڕانکاری بەسەردادێ چاوەکان ئەبلەق دەبی بیلبیلەی چاوت گەورە دەبی دڵت دەست بە لێدان دەکات دڵە خورپە ناو لەپت عەرەقە دەکا لەشت وەکو تەزووی کارەبایی بەناودادێ لە شوێنی خۆت فریز دەبی ئەم حاڵەتە بۆش ئەمانە هەمووی نیشانەی خۆشەویستی بەڵام مانای ئەوە نییە بۆ نمونە گەڵ و گونی مرۆڤ بەرپرسە لە خۆشەویستی مانای ئەوە نییە کە دڵی مرۆڤ بەرپرسە لە خۆشەویستی بەڵکو ئەو گۆڕانکاریانە بەسەر لەشی مرۆڤ دادێن لە ئاکامی گۆڕانکاریەکی تر و لە شوێنێکی تر کەوا مێشتی مرۆڤە بۆ نمونە هێلن فیشە یەکێک لەو لێکۆڵینەوەی زۆری کردووە بەڵام من ئاماژە بەیەکدانەی دەکەم 32 کەسی هینا کەوا لە حاڵەتی خۆشەویستی قوڵی ڕۆمانتیک بوون 17 دانیان لە حاڵەتی خۆشەویستی ڕۆمانتیکی قوڵی بەردەوام بوون واتە عیلاقەکە بەردەوام بوو 15 دانیان دڵشکاو بوون یا کچەکە کوڕەکەی واز لێ هێنابوو یا کوڕە کچەکەی واز لێ هێنابوو خستیە ژێر لەرینەوەی موغناتیزی کەوا هەروەک دەزانن زۆر لە ئەشعەیتر مهمترە ئەمڕۆ مێشتیانی خستە ژێر لەرینەوەی موغناتیزی ئاوە وە بەردەوام ئەکتف لە حاڵەتەکە کاتێک وێنەی بۆ نمونە گریمان ئەو هەر 32 دانە پیاون ئەو 32 کاتێک لە ژێر جیازەکە بوون وێنەیەک بە پەلە داهاتە پێش چاویان جار بەجار وێنەیە ئەو کەسەی کەوا خۆشیان دەوێت ئاوا داهاتە پێش چاویان بزانی ئایا چ گۆڕانکاریەک لە مێشتیان دێتە ئاراوە کاتێک مەعشوقەکەیان دەبینن هاشە کاتێک بینیان بەشێکی دیاریکراوی مێشک گۆڕانکاریەتی سەیر و سەمەرەی بەسەردادێ
گۆڕانکاریەکی سەیر و سەمەرەی بەسەردادەیە کە ئەم بەشە هۆرمۆنێک یاخود مادەیەکی کیمیاوی دەردەدات پێی دەوترێت دۆپەمین. هەروەک دەزانین لە مێشکی مرۆڤ دۆپەمین هەیە، ئەدریناڵین هەیە، نۆر ئەدریناڵین هەیە، سیرۆتۆنین هەیە، پێی دەوترێت دۆپەمین. ئەو ناوچانە ناوچەیەکە پێی دەوترێت تگمنتال ئێریا، ڤێنترال تگمنتال ئێریا، و هەروەها ئەوی تریان پێی دەوترێت کۆدەیت نیوکلیەس، و ئەوانە پێی دەوترێت بەشەکانی پاداشدانەوە یا سیستەمی پاداشدانەوە. گۆڕانکاری بەسەردادی ئەو گۆڕانکاریانە بۆچی داهەمەشی پێ بکەین. ئەو ناوچانە کاتێک سەیری دەکەی پڕیەتی لە مادەی دۆپەمین، کاتێک ئەکتیڤ دەبن دۆپەمین دەڕێژن بەسەر هەموو مێشکدا بڵاو دەبێتەوە، لە یەک ناوچە دێ بڵاو دەبێتەوە. وەکو چۆن ئاوێک بینی یەک دڵۆپ ڕەنجی تێبخەی ئەوە بە دەوروبەری خۆیدا ئەوە بڵاو دەبێتەوە بە هەمان حاڵەت لە ڕێگای دۆپەمینەوە. دۆپەمین کاتێک ئەم کارە دەکاتن بە مێشکدا بڵاو دەبێتەوە، مێشک هەندێ ناوچەی مێشک بۆ نمونە چی دەڕێژن؟ ئەدریناڵین دەڕێژن یا دەبنە هۆی ڕژانی ئەدریناڵین. ئەدریناڵین دەبێتە هۆی لێدانی دڵ بە خێرایی. لێدانی دڵ بە خێرایی. یعنی زانست نیشانی داوە بۆ نمونە خۆشەویستی مێشک بەرپرسە نەک بەشەکانی تر، و تەنانەت ئەو خانمە نیشانی داوە کە خۆشەویستی ڕۆمانتیک ئەو بەشەی مێشک بەرپرسە، دۆپەمین بەرپرسە. بۆ نمونە ئەو کەسانەی کەوا ئیدمان دەکەن لەسەر تلیاک، هەمان ئەو بەشەی مێشک دۆپەمین دەردەدا، لە ڕێگای ڕژانی دۆپەمین خۆشی وەردەگرن. واتە ئەو خۆشی کەوا مرۆڤ پێدەگا لە ڕێگای تلیاک بێ یا لە ڕێگای خواردنەوە بێ یا هەر شتێکی تربی لە ڕێگای یا لە ڕێگای ئۆرگازم بێ، کاتێک مرۆڤ ئۆرگازم بەدەستەکە ئەم بەشە دۆپەمین دەردەدا. کاتێک دۆپەمین دەردەدا خۆشی و لەزەت بە مرۆڤ دەگەینێ. و هەروەها ئەم خانمە هێڵن فیشە دەڵێ خۆشەویستی ڕۆمانتیک حەوداڵ بوونە، ئەدیکشنە. هەروەک چۆن مرۆڤ ئەدیکشن دەکا لەسەر ئەلکحول، مرۆڤ ئەدیکشن دەکا لەسەر تلیاک، خۆشەویستی ڕۆمانتیک بریتیە لە ئەدیکشن، واتە حەوداڵ بوون تۆ بە حاڵەتەکە. هە لەبەر ئەوە لە بیدایەت بۆ نمونە دەڵێ کاتێک کەسێک دەرمان بەکاردەینی هیرۆین یا کۆکاین، جار لە دوای جار پێویستی بەوە هەیە بڕەکەی زیاد بکە، و ئەو کەسەی لە حاڵەتی خۆشەویستیە حەز دەکا جار لە دوای جار خۆشەویستەکەی زیاتر و زیاتر و زیاتر و زیاتر و زیاتر و زیاتر ببینێت. ئەمە ئەو حاڵەتەیە کەوا ئەدیکتی دەبی. من باز لە خۆشەویستی ڕاستەقینە دەکەم، خۆشەویستی ڕۆمانتیک دەکەم، هەمان حاڵەتە. وەگەوەی کەسێک ئیدمان دەکات لەسەر تلیاک، هەمان کەس کاتێک کەسێک حاڵەتی خۆشەویستی ڕۆمانتیک ئیدمانکردنە لەسەر ئەو کەسەی خۆشت دەوێت. حەز دەکەی بۆ نمونە شەوانە لەژێر بەتانی قسەی لەگەڵا بکەی، بۆ نمونە وێنەکەی وەربگری، وێنەکەی لەناو ئایفۆنەکەت دابی، بەردەوام سەیری بکەی و هەتاوەکو دوای بەردەوام بە پێشماڵیاندا بڕۆی. کاتێک بۆ نمونە ئاوی گەرم لە جۆگەلەی ماڵەکەیان دێت دەروێی دەڵێ بە قوربانی بم خۆی دەشوا، خۆی دەشوا، ئێستا لە حەمامە و خۆی دەشوا. تەدەگەی ئاڵ دەبوون، بەڵێ ئاڵ دەبوون کەوا ئەوە دێتە دەرەوە. حەز دەکەی ئیتر خۆڵی پێش دەرگەی ماڵەکەیان ماچ بکەی، حەز دەکەی ئەگەر دراوسێتان لە سەربان بچی ئیتر هەر هەوایەک بێتن وەکو کەوا بۆنی بێ. حەز دەکەی لە ڕۆژانی بۆ نمونە بەفر و باران لەسەر ڕێگای نازانم چەی بوەستی، وات هاوەکو دوایی ئەو داڵبوونە. بۆ نمونە لە حاڵەتی خۆشەویستی ڕۆمانتیک سێ ترسی غەریزەیی هەیە کەوا لە لەشی مرۆڤە لە دایک دەبیتەوە. دواتر کاتێک هۆش دەکەی ئەو سێ ترسە لا دروست بووە: ترسی ئازار، ترسی برسیبوون، ترسی مرگ. ئەو سێ ترسە کەوا مرۆڤ بە درێژایی مێژوو وەک شتی غەریزەیی لێی ترساوە، کاتێک تۆ دووچاری ئاڵوودەبوون دەبی بە خۆشەویستی ڕۆمانتیک ئەم ترسانت لا نامینێ. جێت لەوە نییە گەر هات و لەسەر خۆشەویستەکەت ئازار بدرێ
شەوانە بۆ نمونە دزە بکەی لەسەر 15 ماڵ و بگەی بە خۆشەویستەکەت و بێت و جاروێ دەزانی کوشتنی لەسرە مشکلە نییە، برسی بوون مشکلە نییە، سەرمابوون مشکلە نییە، ئازار بوون مشکلە نییە. ئەمە پێی دەوترێت خۆشەویستی ڕۆمانتیک و مێشتی مرۆڤ بەرپرسێتی. وەروە دەڵێ قۆناغی دواتر کاتێک جورئەکەی زیاد دەگەی بڕەکەی زیاد دەگەی ئەگەر هاتو لێیدا ببڕی هیرۆینت دەست نەکەوت ئەوە تووشی withdrawal symptoms دەبی، گۆشە گیربوون دەبی. و هەمان حاڵەت ئەگەر هاتو خۆشەویستەکە لێ دوور کەوتەوە بە هەر هۆکارێک نەتبینی ئەوە دووچاری گۆشە گیربوون دەبی، تووشی کە ئابە و بێتاقەتی دەبی، لە کونجی ماڵەوە دادەنیشی، توانای قسەکردن لەگەڵ هیچ کەس نامینێ. ئەمە ئەو حاڵەتەیە. و نیشانەیەکی تر کە ئاماژەی پێدەگا پێی دەوترێت ریباوند سیمتۆم، واتە گەڕانەوەی نیشانە. بۆ نمونە چۆن کەسێک کاتێک لێی دەبڕێ و کەسێک دەبینی بۆ نمونە تلیاک بەکاردەینی یا خەیاڵی لێ دەکەیتەوە، هەندێ نیشانەی دابڕانت لە تلیاک لا دروست دەبێ. و بە هەمان حاڵ بۆ نمونە ئەگەر هاتو لەگەڵ خۆشەویستەکەت کاتی خۆی گوێ لە گۆرانێک گرت بێ، گۆرانی چی بڵین؟ بۆ نمونە ئەرێ لە کۆڵانی دەنگا بەریە شەنمەدە، ئەگەر بۆ نمونە گوێ لە گۆرانشی لەو بابەتەی گرتبی خۆشەویستەکەت حەزی لێ ببی، کاتێک بۆ نمونە دابڕای لە خۆشەویستەکەت ماوەکە 2-3 ساڵە پەیوەندیتان نمایە، سوتفا سیارە لێ دەخوڕی، سوتفا لە ڕادیۆکە ئەو گۆرانی لێدا، کاتێک ئەو گۆرانی لێدا تۆ تەنان دەستە سوکان ناگرێ، دەتەوێت سیارەکە ڕابگری یا هەر کەسە قسە بکە ڕەنگ بێ ئاو لە چاوت بێ. ئەمە پێی دەوترێت حاڵەتی ڕیباوند سیمتۆم. ئەمە لەبەرچی دەمەوێت ئەو حاڵەتە بە دوور و درێژی باس بکەم، لەبەر ئەوەی زانست نیشانی داوە. ئەبە یەک پێمان دەڵێتن دڵ بەرپرسە لە خۆشەویستی، خرزانست نیشانی داوە هەتا بە تەفاسیلەکەی بە وردەکاریەکانی کە چۆن ئەم گۆڕانکاریانە ڕوودەن لە مێشتی مرۆڤ، لە مێشتی مرۆڤ چۆن ڕوودەدەن. تۆ چۆن دەیت کەوا درۆ دەکەی دڵی دڵ بەرپرسە لە خۆشەویستی، دڵ بەرپرسە لە ڕق، دڵ بەرپرسە لە بیرکردنەوە. من وا بۆت باس دەکەم بە دوور و درێژی لێکۆڵینەوەی لەسەر کراوە. بۆ ماوەی 25 ساڵ ئەو خانمە خەریک بووە و پەرتووکی هەیە، پەرتووکێکی هەیە بە ناوی پەرتووکی توێکاری خۆشەویستی، پەرتووکێکی هەیە دەیها پەرتووکی هەیە، بەس من ئاماژەتەنە بە دووسێدان دەکەم، پەرتووکێکی هەیە بە ناوی مێژووی سروشتی یەک هاوسەری و خیانەی زەوجی و جیابوونەوە. تۆ هاتی لە خۆتەوە درۆ دەکەی بێ ئەوەی ئاماژە بە هیچ شتێک بکەی، وەڵا ئینسان بە دڵ خۆشەویستی دەکات. و هەروە لە حاڵەتی خۆشەویستی ڕۆمانتیک خۆشەویستی ڕۆمانتیک بە شێوەیەکی سەرەکی سیستەمێکی هاندانە، کە کاتێک دۆپەمین لە مێشکت دروست دەبی دەپڕژێ هانت دەدا بۆی بەو شتە بگەی. بۆ نمونە ئەو کەسێ ئاڵوودە بووە لەسەر قومار بە قومار بگە، ئەوی لەسەر تلیاک بە تلیاک بگە، ئەوی لەسەر مەشروبات بە مەشروبات بگە، ئەوەی مەعشوقیەتی دەست بەجێ لە ماڵەوە دەرەچێنی و شەو بێ دوو پیاسە لە پێشماڵیان دەکا بزانی ئێ بە سۆدفە دێتە دەرەوەیانمە بیبینێ. وە لە حاڵەتی یەکەمدا سۆز نییە. وە تەنانەت ئەمە جیایە لە ئارەزووی سێکسی، باشە جیایە لە ئارەزووی سێکسی بۆ زانیاریت. هەر کەسێک کاتێک دووچاری خۆشەویستی ڕنگ بێ بەر لە توش بوون بەڕۆ خۆشەویستی ڕۆمانتیک تۆ بتوانی سەرچاو کاک بێستون بەخێر بێ، ئازیزانی تریش بەخێر بن، ڕەنگە بەر لەوەی دووچاری خۆشەویستی ڕۆمانتیک بی بەلاتەوە ئاسایی بی سێکس لەگەڵ فلان و فلان و فلان و فلان بکەی، بەڵام کاتێک تووشی خۆشەویستی ڕۆمانتیک بووی لە ڕێگای ڕژانی دۆپەمینەوە تۆ تواناییت نامینێ، هەستت نامینێ، سۆزت نامینێ بۆ ئەنجامدانی کاری سێکسی لەگەڵ کەسێکی تر جگە لە خۆشەویستەکەت، جگە لە خۆشەویستەکەت. و هەروەها کاتێک مرۆڤ دووچاری حاڵەتی خۆشەویستی ڕۆمانتیک دەبێ، گەر هاتوو پێشووتر مرۆڤێکی دڕندە و بازاڕی بوو بێت، مرۆڤێکی میهرەبانی لێ دەرەچێ، مرۆڤێکی میهرەبانی لێ دەرەچێ، باشە گۆڕانکاری بەسەر کەسایەتی دادێ. ئەمە هەمووی
ئەلبەتە لێکۆڵینەوە زۆر قوڵ و دوور و درێژە من نامەوێت سەردان بێشن کە زیاتر بچمە ئەو بابەتە بەڵام خۆتان دەتوانن بچنە بنج و بنەوانی ئەو بابەتە ئاماژەم بە پەرتووکەکانی کرد ئاماژەم بە ناوەکەی کرد و دراسەکانی بوونیان هەیە دەتوانن بچن گوێی لێ بگرن بە دڵنیایی ئەوە خۆشەویستی سەلمانمان خۆشەویستی ڕۆمانتیک مێشک بەرپرسە نەک دڵ باشە وەروە حاڵەتی جەڵتە و ئەلزهایمەر هەروەک ئاماژەم پێکرد جەڵتە لە هەر شوەیەک بدە بەشێک لە فەنکشنەکان لە ئیش و کارەکانی مێشک ڕادەوەستێ لە تێگەیشتن لە قسەیە لە قسەکردنە لە جوولەیە لە زاکیرەیە کۆنە نوێ زاکیرەی کۆن یا نوێ کوردماوە یا درێژخایەن و یاخود لە حسابکردن یاخود لە تحکم لە لۆجیک و هەتاوەکو دوایی ئێمە ئەو بابەتە دەزانین بۆ نمونە بەپێی قسەکانی عەبەیەک بی کاتێک کەسێک دووچاری ئەلزەهایمەر دەبێ کەوا خەرەب عەقلی پێ دەڵێن کەواتە دەبی ینی ئێمە دەزانی مێشتی پووکاوەتەوە ئێ باشە عەبەیەک کەواتە تۆ بڵێ دڵ بیر دەکاتەوە بۆچی ئەو کەسانی کەوا مێشتیان دەپوچێتەوە تووشی ئەلزەهایمەر دەبن تووشی حاڵەتی لە بیرچوونەوە دەبن و ناتوانن بیر بکەنەوە و ناتوانن لۆجیکی بن پێمان بڵێ ئەنی ئەگەر مەوزوعەکە پەیوەندی بە دڵێ خۆ دڵیان هیچی نییە دڵیان تووشی هیچ نەبووە ئەوە مێشتیانە تووشوە بۆچی تووشی ئەم حاڵەتە دەبن خاڵی سێم کەوا سمێڵ قوتەکان زۆر قسەی لەسەر دەکەن گوایە عەجیب غەریب گوایە ئەو کەسانەی کەوا دڵیان بۆ دەچێندرێ ببورن گوایە ئەو کەسانی دڵیان بۆ نمونە لە ئێستا دڵ چاندن زۆر دەکرێت ئەگەر بۆتان باسکەم دڵ چاندن بۆ نمونە کەسێک دڵی کێشەی هەیە کشاوە سست بووە بە باشی ماسوولکان ئیش ناکەن پێویستی بە گۆڕینی دڵ هەیە چاوەڕێی کەسێک دەکەن کە بە شێوەیەکی کتوپڕ گەنجە دەمرێ و ئامادەی نیشان دابێت لە حاڵەتی مردندا کە ئۆرگانەکانی لەشی ببەخشێ دڵی ئەو کەسە دێنن دەیخەنە شوێنی دڵی نەخۆشی کەسەکە باشە و زۆر نەخۆش هەیە بۆ نمونە لەبەر ئەوەی ژمارە ئەو کەسانەی کەوا دڵی خۆیان دەبەخشن کاتێک دەمرن کەمن و ژمارە ئەو نەخۆشانە زۆرن کە چاوەڕێی چاندنی یا زەرعی دڵ دەکەن هەندێک لەو نەخۆشانە دڵی دەستکردیان بۆ دادەندرێ دڵەکەی خۆیان دەردێنن دڵێکیان بۆ دادەنێن لە پلاتین بی کەوا دڵی دروستکەرە یعنی هەر دروستیان کردێ لە مختبەر دروستیان کردێ لە مختبەر لە شوێنەکەی دادەنێن بۆ ماوەیەکی دیاریکرا و پێی دەوترن بریجینگ واتە گوێزانەوە تاوەکو دڵێک دەست دەکەوێت حاڵەتێکی موقەت ئەگەر نادەمرن بە قسەی عەبەیەک بی لەبەرەوەی ئەوانە دڵەکانیان لاستیکیە کەواتە ناتوان بیر بکەنەوە چکە دڵی خۆیان دەرهێنراوە فرێدراوە دڵەکەیان دەرهێنراوە فرێدراوە و لەبەرەوەی دڵ لە ڕوانگەی عەبەیەک و سمێڵ قوتەکان شوێنی بیرکردنەوەیە واتە ئەو عەقڵەی بیر دەکاتەوە کە دڵە دەرهێنراوە و لاستیقی لە شوێندانراوە ئەوانە ناتوان بیر بکەنەوە وایە نەبەڕێزان کەواتە ناتوان بیر بکەنەوە چکە دڵ نەما دڵ دەرهێنرا و فرێدرا دڵ دەرهێنرا و فرێدرا لاستیقی لە شوێنە ناتوان بیر بکەنەوە ئەوانە هەڕە لە مەڕەت دەرناکەن بە قسەی عەبەیەک بی هەڕە لە مەڕەت دەرناکەن و نەخۆشی لەو بابەتە زۆریشە بۆ زانیاریتان ناتوان چکە عەقڵیان نەماوە لاستیقا باشە دواتر کاتێک دڵێکیان بۆ دەدۆزرێتەوە بە پێی قسەکانی عەبەیەک بی و مسلمانە سمێڵ قوتەکان بی پەردە درێنەکانی بەهەشت بی ئەوانەی بەیانیە کە 72 دانە دەدڕێن و ئیتر ئەڵڵای تەبارەکە و تەعالە بۆیان دەدورێتەوە دوای نیوەڕۆ دووبارە 72 دانەی تر درێن و ئینجا دەیدورێتەوە ئەوجا نازانم مناڵە لووسکەکانیش چی لێ دەکەن ئایا بۆوانیش دوورینەوە هەیە یان نا ئەو پەیوەندی بە خۆیانەوە هەیە بۆ نمە کەسێک سوتفە گەنجێکە دەمری بە ڕووداوی هاتوچۆ دڵەکەی دەردێنن ئەو نەخۆشە بانگ دەکەن دەست بەجێ هەموو ژمارە تەلەفۆنیان هەیە جیهازێکیان لە دەستە دەست بەجێ گوتی توت لێیدا یعنی دڵ دەستکەوتووە بە زووترین کات خۆت بگەینە خەستەخانە دڵەکە لە ناو بەفراو دەگوێزنەوە دەینن دەست بەجێ سینجی دەکەنەوە دڵە سناعیەکە یا ئەگەر دڵی خۆی مابی فرێددە دڵی کەسەکەی تر دەهێنن
دەیخەنە شوێنیەوە باشە وە جیهازی پێسمێکەری بۆ دادن بۆی کۆنتڕۆل لێدانی دڵ بکە ئەگەر بە قسەی عەبەیەک بی کاتێک دڵی ئەو کەسەی مردووە گوێزرایەوە بۆ دڵی کەسەکەی تر ئەو کەسەی تر دەبی هەمان شخصیات و کەسایەتی ئەو کەسەی لێ بە دیارکەوێ کەوا مردووە عەقڵە چکە بە لە ڕوانگەی عەبەیەک زاکیرە و لۆجیک و عەقڵ و مەنتق و هەمووش لە دڵە و تۆ دەینی دەیگوێزیتەوە بۆ کەسی تر دەی بگۆڕێ وە نەکەر ئەوەش عەبەیەک بە قسەی تۆبی زۆر جار هەیە دڵی ژن دەکرێتە دەدرێ بە پیا و دڵی پیا و دەدرێ بە ژن جاوە کارە ساتە عەبەیەک بە قسەی تۆبی یعنی دڵی ژنێک دەینی بە سوتفە لە ڕووداوێکی چۆ مردووە دڵەکەی دەردێنی دەیخەیتە دڵی پیاوێکەوە ئەو کاتە پیاوەکە دەبی هەستی ژنانی لا دروست بی بۆ نمونە کاتێک دەڕوا ئیتر لە قسەکردن حەزی لە زێڕ و زی و ئەڵقەی لە گوێ بکا و ئیتر خەزێمی لە لوتی بکا و خرخاڵی لە قاچی بکا و تەنورەی لەبەر بکا و ئیتر حەزی لە شتی تریش بی وەڵحاصل بە قسەی تۆبی دەبی گۆڕانکاری بەسەردا بێ خۆوایە ناپەرێزان خۆ با مەنتق بیرکەینەوە ڕێگەی یعنی بۆ نمونە و ئەگەر هاتوو ژنەکە نەخۆش بی دڵی پیاوێکی بۆ بێ و هاوسەریشی ئەبی ژنەکە شەوانە دەوی بە مێردەکەی بڵێ پیاوەکە خۆت ئامادەکە کچێ ئافرەت بەخوا پیاوەکە شعوری پیاوانم لا دروست بووە کەی بخۆتە یعنی من شعورەکەم بووە بە شعورێکی پیاوانە عجیب غەئێک و وەڵای عەبەیەک بە زات و سیفەتی خوای گوتی یعنی دڵ شوێنی بیرکردنەوەیە ئەو دڵی پێم دراوە دڵی پیاوێکە لەمە دووە من پیاوم بۆ تۆ دەیبی بەژن کچێ ئافرەت واز بێنە چ بابی بابم بەخوا ئەو وەزعەکەیە جا ئێوایەنە وەکو یادی بەخێر کاک بەکر جۆڵا پارتی کاری سەربەخۆیی کوردستان بوو ئینسانێکی زۆر ئازیز بوو من لە تەقتەق بینم داوەتی ماڵی بووم وەبزانم لە تەقینەوەیەک لە دەژندا کرا بەداخەوە تیاچوو گوتم کاک بەکر جۆڵا تۆ پارتی کاری سەربەخۆیی کوردستانی بڕوات بە یەکسانی ژن و پیاو هەیە گوتی ناوەڵە کاک دکتۆر گوتم لۆ ژنەکەشی دانیشت بوو گوتی وەڵی بڕوان پێوی ژنەکەم دەڵێ بەکر ئەمن ساری ڕابردوو زام مندارم بوو ئەو سارنۆبەی تووە جا ئەگەر وەبی عەبەیەک بە قسەی تۆبی یعنی کاتێک دڵەکان لە ژن دەگوێزرێتەوە بۆ پیا و یعنی سیر دەبی وەلا پیاوە بۆ ژن دەگوێزرێتەوە سیر دەبی چکە شعور و هەست و هەموو شت تێڕوانینی سێکسی یعنی دەگۆڕێ پێجگە لەمەش پێکۆڵین هۆ نیشانی داوە قسەی قۆڕە عەبەیەک من وەڵامت دەمەوە بۆ نمونە لە ڤێننا گوێ بگرە ئێمە بە بەڵگە قسە دەکەین وەکو تۆ بە کەیفی هینی خۆمان قسە ناکەین لە ڤێننا 47 نەخۆش کە دڵیان بۆ گوێزرابەوە باشە 47 نەخۆش کە دڵی کەسێک بە کتوپڕی مردووە زۆربەی لە ڕێگەی حادیسەی سەیارە بۆیان گوێزرابەوە لێکۆڵینەوەیان لەسەر کرا لە خلالی 2 ساڵ کە دوای 2 ساڵ لە گوێزانەوەی دڵ 79% نەخۆشەکان گوتیان نەخێر هیچ گۆڕانکاریەک بەسەر بیرکردنەوە و عەقڵ و کەسایەتیماندا نەهاتووە باشە هیچ گۆڕانکاریەک بەسەر کەسایەتیماندا نەهاتووە 79% 15% گوتیان گۆڕانکاری بەسەر کەسایەتیماندا هاتووە بەڵام بینیان هەمان کەسایەتی ئەو کەسە نەبووە کە مردیە و دڵەکەیان لێ وەرگرتیە بەڵام ئەو کەسانە مێهرەبانتر بوون لە جاران بەخشندەتر بوون لە جاران و کاتێک لێیان پرسین بۆچی گوتی چی ڕاستەکەی ئێمە مرد بووین ئێستا بەدڵی کەسێکی تر دەژین و ژیان دەکەین ژیانێکی نوێمان پێدراوە ئێستا ئێمە ڕیز لە ژیان دەگرین و بەرامبەر بە مرۆڤایەتی بەخشندە دەبین تەنها 6% نەبێ کە دەکا 3 نەخۆش وتیان بەڵێ هەندێک گۆڕانکاری بەسەر کەسایەتیماندا هاتووە کە هەندێکیان
بەشێک لە کەسایەتەکان لەو کەسانە دەبوون کە مردبوون دڵەکانیان لێ وەرگیرا بوو بەڵام ئەگەر هاتو ئەمە وەربگری 6% بەرامبەر بە 94% و بە پێی مەسەلەی ئەحسائیات ئەو 6%ە بە سوتفەیە باشە بە سوتفەیە چکە 94% نەخێر 6% بەڵێ و ئەمە بە سوتفەیە و لە ڕێگای سوتفە شت دەبێتن یعنی بۆچی هاتوون تەنها بۆی بڵێن دەقەکانی ئەڵڵا کەمان ڕاستە شەو ڕۆژ درۆ لەگەڵ خەڵکیدا دەکەم من ئەوە تێناگەم بۆچی ڕێزم هەیە بۆتان من کۆتایی بابەتەکەم دێنم هیوادارم ئەو برادڕی کەوا داوای لێ کردم باسی ئەم بابەتە بکەمەوە ئێستا گوێگری بوو بێ چکە زۆرێک لەو برادرانە دێن فلانە بابەت باشە باسم کردی عزیزم دکتۆر گیان زەحمە نەبی دەتوانی لینکەکە وەڵڵی کاکە گیان من لە لینک و مینک و ئەو شتانە نازانم دەتوانی بۆمان بگەڕێی بە زات و سیفەتی خوای من مەجالی گەڕانیشم نییە یعنی من ئەوەندە سەرقاڵم ئەوەندە سەرقاڵم ئەگەر هاتو من مەجالم هەبێ بابەت ئامادەکەم و بڵاوی کەم و برۆدکاستی بکەم تۆش ئەو ئەرکە لە ئەستۆی خۆت بگرە تۆزێک لەناو فێسبوکەمدا بگەڕیت و بە تایبەتی لەسەر هەموو بابەتەکان من تایتڵم نووسیوە بگەڕیت تایتڵەکەی بدۆزیت و دەتوانی جێ لێ بگری کاتێکی شاد بۆ ئەوی بەڕێز و ئازیز هیوادارم هەمولایەکتان باش بن و ئەو پەر ڕێز و خۆشەویستم بۆ هەر هەمووتان هەیە بەڵام بە تایبەتی ئەوانەی کە ڕیز لە خۆشەویستی و عشق دەگرن جوانترین شت لە ژیانی مرۆڤ عشق و خۆشەویستیە ژیان بێ عشق و خۆشەویستی بێمانایە جا لەبەر ئەوە تکام وایە ڕیز لە ئاشقان و مەعشوقان بگرن و مشکلە نییە ئەو کەسەی عاشق و مەعشوقە خوشکتە یا براتە بۆ خۆت چیت پێ خۆشە بۆ خوشکەشت ئەوت پێ خۆش بی زۆر طەبیعیە تاکە ئاین کە دژایەتی خۆشەویستی دەکا کەڵتی محەممەدیزمە شتێکی تر نییە هەر لەبەر ئەوەی لە 6666 دقی قورئان یەک جار ئاماژە بە خۆشەویستی کرایە ئەویش دەڵێ خوددا ئیماندارانی خۆش دەوێ ئەڵڵا ئیماندارانی خۆش دەوێت تەواو هیچی تر نییە هەینێکی سەیر و سەمەرێ پارادۆکسی ئیسلام چییە ژن دەگری دەست درێژی سێکسی دەکەیتە سەر طەبیعیە و حەڵاڵە لە ژێرناوی ملکی اليەمین بەڵام ئەگەر هاتو دوو کەس یەکیان خۆش بیە و سێکس بکەن زینایە و دەبی بەرباران بکرێن عەجیب دەست درێژی سێکسی طەبیعیە دەست درێژی سێکسی طەبیعیە ئەی ئەگەر دوو کەس یەکیان خۆش ویستەوە هادەی بەرباران بکرێن حکمی قەرەقۆش حکمی قەرەقۆش باش ئەوە پارادۆکس نییە لای ئێوە سمێڵ قوتەکان ئەوە پارادۆکس نییە لای ئێوە ژن بگرن بە زۆری دەست درێژی سێکسی بکەنە سەر لە ژێرناوی ملکی اليەمین قورئانەکەتان و ئاینەکەتان سەیرە ئەوە دینی ئێوەیە فەرهودی و دزی کردووە بە غەنیمە شەرکردن و تاڵانکردنی کردووە بە فەتح و بە غەزا دەست درێژی سێکسی کردووە بە ملکی اليەمین هاوسەرگیری و خۆشەویستی کردووە بە نیکاح بەچەبازی کردووە بە ولدان مخەلەدون ويطوف عليهم بەهەشتی ئیلاهی کردووە بە قەحبەخانە و بشوێنی بەچەبازی سەیرە یعنی ئەوانە بەڕاستیمە یعنی ئەو شتانە لای ئێوە شوێنی نییە و ئەڵڵاشتان کردووە بە دراوسێ شەیطان ماڵی خوداتان کردووە بە دراوسێ شەیطان یعنی ئەوانە لای ئێوە شوێنی هین نییە بیرکەنەوە یعنی تۆزێک عەقڵتان هەبێ یەک تۆز عەقڵ دڵتان کردووە بە شوێنی بیرکردنەوە سپێرمی پیا و لە گوند دروست نابێت لە نێوان پشت و هین دروست دەبێ سەیرە هەموو ئەوانە لە ژێر ناوی دەقی پیرۆز هاتوون ناوی هیندان پێداوە
سەربڕینی مرۆڤدان کردووە بەچی بە جیهاد جیهاد یعنی بە جددی بەڕێزان بڕۆنە ئەو دەقانەشتی سەیری سەمەرە دەبی زۆر سەیری سەمەرە کاتی شاد با کاتان نەگرم لای منیش کات درەنگە هەر بژین خۆشەویستیم هەیە